لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 288 لوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم إن الله على كل شيء قدير. والله خۆشەویستان، هەر لە سیاقی و ئاەتانەی کە خوای گەورە سوبحانە وتەعالە باز لە غەزوەی ئوحود دەکات، لێرەدا دیسان باز لە هەندێک لەو گومانانە دەکاتن کەوا کەسانێک لە دوای غەزوەی ئوحود گومانیان وابوو کە لەبەرچی ئەوان ئەگەر چی لەگەڵ پێغەمبەریشن صلی الله عليه وسلم، ئەگەر چی هەڵگری قورئان و سوننەشن لەبەرچی خوای گەورە ئەو شکستەی بەسەریان هێنا کە لە ئوحود بەسەریان هات. تر خوای گەورە سوبحانە وتەعالە ئەو گومانانە ڕاست دەکاتەوە. ئەوەلەمما ئەصابەتکم مصیبە، ئایا کاتێکەوە مصیبەتێکتان توش هات، دیارە مصیبەت بەمانای ئەوەی دێ لە زمانی عەرەبی مصیبەت ئەو تیرەیەکەوە هەدەفی خۆی دەینێ. ئیتر مصیبەت واتە ئەو ناخۆشەی کە بەسەرتان هات وەکو تیرێک پێتان کەوت. ئەوەلەمما ئەصابەتکم مصیبەتون کەوا 70 سەحابە شەهید بوو، خوایان لێ ڕازی بی، پێغەمبەر صلی الله عليه وسلم بریندار بوو. قد أصبتم مثليها، بەڵام زوو خوای گەورە بەبیریان دەینتەوە قد أصبتم مثليها، ئەو موسیبەتێک کە ئەنگۆ بەدەست کەسانێکی بێباوەڕ توشتان هات، خۆ ئەنگۆ دوو هەندی ئەوان موسیبەتتان بەسەریان هێنا بوو. قد أصبتم لە پێشوو لە بەدر دوو هەندی ئەوان، ئەگەر 70 سەحابە لە ئوحود شەهید بوو، بەڵام لە بەدر 70 مشریکیان کوشت و 70شیان بەدیل گر و لە سەرەتای ئوحودیش باڵێن سەرکەوتن هەلە بۆ مسلمانان بوو، پێشەوەیکەوە ئەو سەحابانەی لەسەر چیای ئوحود بوون، لەسەر چیای ئوحود بوون بێنە خوارێ لە سەرەتادا عینی مسلمانان نەسرەت لە بۆ ئەوان بوو، مەجموعەیەش لە مشریکەکانیان کوشت، کەواتە ئەنگۆ دوو هەندی ئەوان، دوو هەندی ئەوەی بەسەرتان هاتیە بەسەر مشریکەکانتان هینایە. قلتم أن هذا، دەڵێن ئەوە کوو دەقەومێ ئەو شتە، أن هذا يعني كيف هذا، يعني پێتان سەیرە، پێتان عەجیبە کەوەتان بەسەر هاتیە، لەبەرەوەی وەکو گوتمان کاتێکەوە دەن ئێمە لە خزمەت پێغەمبەردای صلی الله عليه وسلم، ئێمە ئیماندارین، ئەوان مشریکن، کوو دەبی ئێمە بەرامبەر بەوان ئەو شکستەمان بەسەردا بێ. أن هذا، خوای گەورە فەرمی ئەنگۆ وا دەڵێن کاتێکەوە ئەوەتان بەسەر هات، خوای گەورە بە پێغەمبەردا فەرمی صلی الله عليه وسلم قل هو من عند أنفسكم، پێیان بڵێ ئەوەی کەوە بەسەرتان هات بەسەبەبی خۆتان بوو، من عندی ئەنفوسیکم، لە لای خۆتانەوە بوو، سەبەبەکە لە لای خۆتانەوە بوو، بۆی کە خوای گەورە سونەتی وایە سوبحانه وتەعالە، سونەتی وایە کە بە تایبەتی لە قەدەر ئیلتیزامی مسلمانان و ئیمانداران بە قورئان و بە سونەت، ئەوجا دەستگرتنیان بە هۆکار و ئەسبابەکانی دنیەوی خوای گەورە نەسرەتیان دات. ئین تەنسوڕوا الله یەنسوڕکم، ئەگەر دینی خوا بەسەر بێخەن، بەسەر نەفس و دڵ و دەروونتان و بەسەر هەموو ژیانتان، خوای گەورەش بەسەرتان دێخی. بەڵام خەلەل لەوەیدا هەبوو، واتە عیسیان و سەرپێچی تێدا هەبوو لە فەرمانی خوا سوبحانە وتەعالە، یان لە فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەکو ئەوەی کە فەرمانی پێغەمبەریان شکان صلی الله عليه وسلم لەسەر چێوی ئوحود نەمان و هاتنە خوارێ بەسەبەبی خۆتان بوو. قل هو من عند أنفسكم، وهروە کولایەتەکان پێشووتریش فەرمووی ئەوانەی کەوا هەڵیش هاتن، إن الذين تولوا منكم يوم التقى الجمعان إنما استزلهم الشيطان ببعض ما كسبوا، بەسەبەبی هەندێک لە گوناهەکانی پێشووتر کە کردبیان ثەباتیان نەبوو، خۆڕاگر نەبوون، هەڵاتن. ئیتر ئەو شکستەی کە بەسەرتان هات قل هو من عند أنفسكم، بەڕاستی و قاعیدەیەکی زۆر مهمە،
سنەتێکی خوایە لە تەعاملکردن لەگەڵ بەندەکانی و بە تایبەتیش لەگەڵ ئیمانداران بەڕاستی دەستگرتن بە دینی خوا تاعەتکردنی فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەسبابی نەسرن و بپێچەوانەوەش سەرپێچیکردن لە فەرمانی خوا سبحانه وتعالى فەرمانی پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بەتەئکید سەبەبە لەوەی کەوا ئینسان مصیبەتی بەسەردا بێ یاخود جەیشی مسلمانان مصیبەتیان بەسەردا بێتن. ئیتر وەکو دەجێڕنەوە لە تاریخیش لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروە بووە کاتێکەوە سعدی کوڕی ئەبی وەقاس فەتحی مەدائین دەکاتن خوای لێ ڕازی بی لەو غەزوەیەدا کە دەگەنە دیجلە طبعا هیچ هۆکارێکیان نییە پێ بپەڕنەوە جەیشەکەی مقابلیشیان ئەوەی کە لە نێوانیان هەبوو جسر و ئەو بابەتان هەمویان تێک شکاندێت تاوەکو ئەو جەیشە نەتوانین بپەڕیتەوە. جا لەو حاڵەتەی سعدی کوڕ ئەبی وەقاس تەماشای جەیشەکەی دەکات و نەفەرێک دەنێت تەماشاکە حاڵی ئەو جەیشەی کووە ئەو جەیشەی کە لەگەڵ منە. ئیتر کاتێکەوە ئەو کەسە بە تەواتی مراقبەی جەیشەکەی دەکات لە خلالی 3 شەو و 3 ڕۆژدا دەگەڕێتەوە لای دەڵێ وەڵڵاهی جەیشێکت لەگەڵە جەیشێکە ڕۆهبان باللەیلی فورسان بالنەهار کەسانێکن وەکو ڕاهب هەر لە عیبادەتن لە شەواندا بە ڕۆژیش فاریسن سوارچاکن خۆ ئامادە دەکەن لە بۆ جەنگ و تێکۆشان لە پێناوی خوا ئەو جا فەرمان دەکا ئەو جەیشە بە ناوی خوا و بسم الله لە دیجلە بپەڕنەوە بە فعلیش پەڕینەوە بەفعلیش پەڕین بەبێ هیچ جسرێک هەتا وەکو یعنی ئەوانەیەکەوە لە سیرەی باسی دەکەن سبحان الله بە ئەسپەکانیان بەوەی کەوا پێیان بوو پەڕینەوە هەتا دەڵێ کە لەبەر ئەوەی ڕووبارەکە گەورەیە جاریوا هەبوو کە ئەسپەکە بێتاقەت دەبوو ماندی دەبوو خوای گەورە ڕەبوەیەک و گردۆکەتشی لە من پێی دروست دەکرد هەتا وەکو ئیسراحەتێک بکە ئەوجە بڕوە. بە هەر حاڵ خوای گەورە سبحانه وتعالى ئەگەر کەسانێک خۆیان یەکلا بکەنەوە لە بۆ خوا سبحانه وتعالى بەو شێوەیە بن کە خوا دەیە سبحانه وتعالى لە ئیلتیزامکردن بە دینی خوا بە شەرعی خوا و هەروەها ئیلتیزام بکەن باوەی کە هەموو هۆکارەکانی ئەوەی لە توانایاندا ئەنجامی بدەن بە تەئکید خوای گەورە بەسەریان دەخێت. بەڵام سنەتی خوای گەورە سبحانه وتعالى ئەگەر لەگەڵ ئەو سەحابانە بی خوایان لێ ڕاز بکە لە خزمەت پێغەمبەریشدا صلی الله عليه وسلم کەوا هۆکارەکانیان لێنەیەتە جێ یاخود خەلەلیان تێدا دروست بی درزیان تێدا دروست بی خوای گەورە سبحانه وتعالى بە سنەتی خۆی تەعاملیان لەگەڵ دەکا ویان لێ دەرسێکی وایان پێدەدا بە ئەوان و بەوانەی پاشە خۆشیان هەتا ڕۆژی قیامەتی عیبرەتی لێ وەربگرن ئەوەی بەسەرتان هات من عندی ئەنفوسیکم ئەوەی بەسەرتاندا هاتیە بەدەستی دوژمنەکانتان بزانن بە سەبەبی خۆتانە بە سەبەبی کەم و کورتی و خەلەلی خۆتانە. إن الله على كل شيء قدير وبزانن الله سبحانه وتعالى لسر همو شتێک بتوانە يعني سنوورێک نییە لە بۆ دەسەڵاتی خوای گەورە سبحانه وتعالى زۆر زۆر مهمە بەشێکە لە عەقیدە کەوا فعلا ئەتو ئەو سیقە و ئەو قەناعەت و یەقینەت بەخوا هەبی کەوا بەسەر هەموو شتێک بتوانە هیچ شتێک نییە لە دەسەڵاتی خوای گەورە بەدەربی تر بەو سیقە و قەناعەت و یەقینت هەبی اعتماد و تەوەکل لەسەر خوابی ئەسبابەکان هەمووی بەدەستەوە بگرە ئەو جا بزانێ خوای گەورە کو نەسرەت دەدا. وما أصابكم يوم التقى الجمعان فبإذن الله وهروها بزانن أو كوا بسرتان هات لو روجي يوم التقى الجمعان لو روجي كوا أودو جمعة هات نبران بريكتري جمعي إيمان داران بقيادة پیغمبر صلى الله عليه وسلم جمعي مشركين بقيادة أبو سفيان كأوكاد مشرك بو. وما أصابكم يوم التقى الجمعان أو كوا بسرتن هاد لو روجي كواد أو دو جمعة لأحد جيشتني يكتري فبإذن الله بزانا بإذن خواب سبحانه وتعالى هيش تيجني لو وجودي روبدا بإذن خوا كوات أو يرويدا بإذن خوايا حسب سنتي خوايا سبحانه وتعالى قضيك كوتاي في هاتية بإذن خواي وتسليم قدر خواي جوربه لدوه كاركان بقري تاوكو أجر تقصير وخطأ تويتي دا برو استغفار بكو تاتشي بكو وليعلم المؤمنين أو ذا حكمتش كش باز دكا لخلالي أو قضية كرويدا وليعلم المؤمنين تاوكو خواي جور إيمان داران بناسي وليعلم الذين نافقوا لدواي أو وليعلم الذين نافقوا تاوكو خواي جور إيمان داران بناسي منافق كانش بناسي لا غزوي بدر كاتكوا
ئەو نەسرەتە خوای گەور بە پێغەمبەری بەخشی صلی الله عليه وسلم بە ئیماندارانی بەخشی بووە سەبەبی ئەوەی کەوا زۆرێک لەوانەی کەوا هێشتا مسلمان نەبوون بە نیفاقەوە هاتنە ناو سوپای مسلمانان، بە نیفاقەوە هاتنە ناو دایرەی ئیسلام، لەبەرەوەی دیتیان ئیسلام و هێز و دەسەڵات پەیدا کردێ و غەنیمە بەدەستدەینی، ئیتر بە نیفاقەوە هاتن. لۆ وەکو زانان دەفن لە پاشی بەدر نیفاق پەیدا بوو، کەسانێکەوە ئیماندار نەبوون ئیتر لە ترسان و یاخود لە تەماحی ئەوەی کەوا بەدەست مسلمانان دێت هاتە ناو دایرەی ئیسلام. بەڵام لە پاشی ئوحود بەو مصیبەتێک کە بەسەریان هات لێک جیا بوونەوە سبحان الله. و یەک لە حکمەتەکانە کاتێک لە حکمەتەکان ئەو شکستێک کە بەسەر مسلمانان هات تاوکە ئیماندار و منافق لێک جیا ببنەوە. ئیماندار خۆ ڕاگرە بەڵام کەسی منافق خۆی بەدیار دێخی لەو حاڵەتەی. جا لێرە وەلیعلەم المؤمنین کە لە بۆ ئەوەیە کە خوای گەور ئیماندار بناسی و منافق بناسی. لۆ لە پێشەوە نایان ناسی، بەڵێ دەیان ناسی. خوای گەور سبحانه وتعالى عالم الغیب والشهادەیە، بەڵام ئەوە علمی ئەزەلی خۆیتی، بەڵام علمی ئەزەلی خوای گەور لەسەر ئەو علمە ئەزەلیەی خوای گەورە پاداشت و سزا نادات و بەڵکو لە پاشەوەی لێیان بەدیار دەکەوی ئەو جا خوای گەورە پاداشت و سزا داتەوە. کەواتە ئەو علمە ئەزەلیەی خوای گەورە کە دەیزانین چێ ئیماندار و چێ منافقە خوای گەورە بەو مصیبەتێک کە بەسەر مسلمانانی هێنا لە ئوحود وای کردکەوە ئیماندار و منافق بەدیار کەون خوای گەورە بیان ناسی علمە ظهور کە پاداشت سزایان بداتەوە مسلمانانیش بیان ناسن. وقيل لهم أو منافقانك وبيان قترة تعالوا قاتلوا في سبيل الله أو ادفعوا. أو منافقاني كاتك وبيان قترة إيمان داران بيان قتن قتيان ورن قاتلوا في سبيل الله أو ادفعوا، ورن قتال بكن لبينا إخوائي قولا أو ادفعوا بدو شيء وليك درايتوا. هندك دلين بمعنى ويكاكا هرورن ئەگەر قیتالیش ناکەن فی سەبیل الله هەرورن لەگەڵ جەیشەکەی وەرن تاوکو سەوادی جەیشەکەی زیاد بکەن، تاوکو ژمارەیان زیاد بکەن، ئەگەر قیتالیشان هەر بەگەر کەون. ئەوی دفاعو هەندێک لە زانای ترەوهای لێک دەن و ئەوی دفاعو واتە ئەگەر لە پێناوی خوش جیهاد ناکەن دەی وەرن دیفاع لە خاک وڵاتی خۆتان بکەن. ئەخوا ئەو جەیشە هاتیە بە تەمایە غەزوی مەدینەی بکاتن، وەرن دیفاع لە مەدینە و لە خاک وڵاتی خۆتان بکەن. ئیتر کاتێکەوە پێیان گۆترا لەلایەنی ئیماندارانەوە بە منافقەکان گۆترا بە تایبەتی ئەو منافقانێکەوە با بڵێن سێچی جەیشەکەی بوو بە قیادەی عەبدوڵای کوڕی ئوبەی لە ڕێگادا گەڕاندیانیەوە ئیمانداران نەسحەتیان کردن، پێیانیان گوت وەرن بجەنگن لە پێناوی خوای گەورە، قیتال بکەن لە پێناوی خوای گەورە، یان ئیدفاعوا یانەتە دیفاع لە مەدینە و لە خاک وڵات خۆتان بکەن. قالوا لو نعلم قتالا لاتبعناكم لو نعلم قتالا لاتبعناكم. گوتیان ئەگەر بێت و ئێمە بمانزانی بە قتال ڕوودەدا ئەوە ئێمەش دەهاتین. کەواتە بەوەی لە خۆیان لێ دەرباس کرد ئێمە دەزانێەوە قتال ڕوونادا هیچ لە گۆڕنی یاخود بە شێوەیەکی دیکە بەوەی کەوا ئەوان دایانگو ئەسڵەن ئەوەی کەوا دەردەچن لە بۆی لە بۆ ئوحود لەوێن دەرێ ئەسڵەن ئەوە خۆ بە هیلاکدانە و خۆ کوشتنە، لەبەرەوەی هەمووتان دەکوژرێن، ئەوە قتال نییە، ئەوە ئینتحارە ئەنگۆ دەیکەن. لێیە ئێمە ئەوەی بە قتال نازانین، ئەگەر بمانزانی با قتالە و ڕوو بە ڕووبوونەوەی دەهاتن، بەڵام ئەوەی ئەنگۆ دەیکەن خۆ کوشتنە، ئینتحارە. لەو نعلم قتال لاتبعن. ئەوجە لە تەفسیرەکان بەو شێوەی باسی ئەو حاڵتەی دەکەن وەکو ئیبن جەریر تەبەڕی ڕەحمەتوخی عەلەیهی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەرچوو لە بۆ ئوحود 1000 پیاوی لەگەڵ لە سەحابەکان کاتێکەوە قۆناغێکیان بڕی لە بینی ئوحود و مەدینە عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول بە خۆی و بە سێیەکی جەیشەکەی گەڕاوە. ئەوجا گوتی رسول الله صلى الله عليه وسلم فخرج وعصاني. ئیتر عەبدوڵای کوڕی ئوبەی گوتی تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕەئی کەسانێک کرد بە ڕەئی منی نەکردکەوە لە مەدینەی بمنینەوە. أو زدري والله ما ندري على ما نقتل أنفسنا ها هنا أيها الناس. طلع بيان يقول باشا ملوخو ما بكشتم دين ليرة خلشينا يترقى راو بخوي بواني كوا أهل نفاق بون أو أنا شكو جماني أنهبو. أو زاد الله عبد الله كري عمري كري حرام كوا كسك بلا بني سلمة بيان دقوت أو كوا خوي قود دجرتو. طلع بيان يا قوم أذكركم الله أن تخذلوا نبيكم وقومكم. طلع بيان دقوت خواتم ببير دين موا كوا پیغمبر صلى الله عليه وسلم هروا إيمان داران وقومكي خوتان بجي مهيلا وقاتلوا في سبيل الله أو يدفعوا قتال بكن لبينا إخوائي قولهن أو تدفاع لخاكولات خوتان بكن. فقالوا
لو نعلم أنكم تقاتلون ما أسلمناكم. ئەگەر بمانزانی بە ئەنگۆ قتال دەکەن خۆمە تەسلیم ئەوانتان ناکەین، ولكننا لا نرى أن يكون قتال، بەڵام وا پێدەچێ قتال هەڕوونەدا. فلما استعصوا عليه وأبوا إلى الانصراف عنهم قال لهم أبعدكم الله يا أعداء الله. دەڵێ کاتێکەوە هەر بۆ جوانەکە ئەو دوعانی لێ کرد، خوا بە دوورتان بێختەوە ئەی دوژمنانی خوا، فسيغني الله رسولكم عنكم. خوای گەورە سبحانه وتعالى پاڵپشتی پێغەمبەرەکەی دەکات پێویستی بەنگۆ صلى الله عليه وسلم. ثم مضى مع رسول الله صلى الله عليه وسلم. ئیتر خوای گەورە سبحانه وتعالى وای کردکەوە ئەو کابرایە لەگەڵ ئەو ئیماندارانە بوو کەوا بەگەر پێغەمبەری کەوتن صلى الله عليه وسلم. ئەگەرچی کەسانێک بەو شێوەیە بەڵام کەسانی مقابلی ویش هەبوون، کەسانی مقابلی وشم کەوا عوزریشیان هەبوو دەرنەچن هەر دەردەچوون، وەکو کەسێکی وەکو عەبدوڵای کوڕی مەکتوم خوای لێ ڕازی بکە، هەمان دەزانین پیاوێکی نابینا بوو. ئەوجا دەڵێ لە ڕۆژی قادسیە ئەنەس کوڕی مالک دەجێڕێتەوە، دەڵێ دەرچوو لەگەڵ جەیشەکەی و دەرعی لەبەر کردبوو و عەلەمی ڕەشیشی هەڵگرتکەوە، عەلەمی موسڵمانان بوو. دەڵێ کاتێکەوە پێیان گوت ئەلەیسە قەد ئەنزەڵ الله عذرەک، باشە ئەدی خوای گەورە عوزر نەدایتە و دەیگۆ بەلا ولكن أحب أن أكثر المسلمين بنفسي. بەڵێ خوای گەورە عوزری دایتە من، بەڵام هەر پێم خۆشە عەدەدی مسلمانان بە منیش زیاد بیتن. کەواتە مووقفی ئیماندار ڕاستەقینە ئەوها، بەڵام مووقفی کەسانێکی منافق بەو شێوەکو عەبدوڵای کوڕی ئوبەی ئیتر خوای گەورە بەو شێوەی باسییان دەکات. دیارە ئاتێک هێشتەما، بەڵام لەبەر تەوابوونی کات لێرە دەوەستین بە پشتوانی خوای گەورە لە وانەی داهاتوو دێنەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.